ئەم میوانەی کە ئەمڕۆ هەمانە لە ڕانیەوە هاتۆ پرۆژەکەیان لەناو ڕانیە بنیادناوە و هەنارێکی زۆر جوانیان هەیە و چەند نمونەیەکیشی لە ستۆدیۆ هێناوە هەم لە هەنار هەم لە نەمامەکەی و هەروەها لە ڕووبە هەنار و شەبەتەی کە دواتر قسە و باسی زیاتری لەسەر دەکەین بزانین ئایا بۆ ئەوەی هەنارێکی باش و هەنارێکی ئاودار و جوانمان دەست بکەوێت پێویستە چۆن بێت باخەکەەوە چۆن بەخێو بکرێت چۆن ئاو بدرێت و هەروەها بزانین ئایا ئەو هەنارانەی کە لێرە زۆر باون کامیان بۆ خاکی هەرێمی کوردستان زۆر باشەکە لەوانەیە ئێمە دوو جۆر هەنار زیاتر ببیستین کەویش ئەمریکی و ساڵەخانەیی یە بزانین جۆرەکانی دیکەی هەنار کە لە هەرێمی کوردستان بەخێو دەکرێت و باخی لەبەر هەم دەهێنرێت چین ئەو کاتە بزانین پرسیاری زیاتر دەکەین لەسەری دەچینە لای میوانەکەمان کە لە ستۆدیۆ ئامادەیە کاک بڕیار سابیر کە جوتیاری نمونەیە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێبی کاک جوتیار زۆر سپاس زۆر سپاس کاک جوتیار باسێکمان بۆ بکەی بزانم ئایا بڕیار کاک بڕیار زۆر بورە کاک بڕیار کاک بڕیار باسێکمان بۆ بکەی بزانم پرۆژەکەی ئێوە لەکوێوە دەستی پێکرد و چەند ساڵە خەریکی باخداریت هەناریت پرۆژەکەی ئێمەوە لە گوندی جەلی بناری چیاسەفین لە دۆڵی خۆشناوەتیەوە دەستی پێکرد لە باو باپیرانمانەوە خەریکی باخی هەنار و ئەوانەین جۆرێکی هەناری زۆر باشمان هەبوو کە هەناری شیرنە بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە ویسمان پرۆژەکە گەورە بکەین هاتی نەڕانێوێ خاکی باشتری هەیە و خاکی گەورەتری هەیە و ئاوی باشتریشی هەیە و پێویستمان بە زەوی زیاتر بوو بۆیە پرۆژەکەمان هێنا ئەو سنوورە و لەوێدا دەستمان پێکرد و گەورەمان کرد بۆ ئەوەی کە باخێکی نمونەی بنیاد بنرێت ئەنی بدات لەبارەی هەنارەوە کاتی هەنار بڕوێن لەو باخەدا پێویستە یەکەم جار ڕەچاوی چی بکرێت لەو شوێنەدا یەکەم شت کە پێویستە ڕەچاوی بکرێ خاکە خاکێکی باش دواتر ئاوی باش سێمیش ڕێگای باش وە لە هەمووشیان گرنگتر بازاڕی باشەیە ئێمە باسی باخی بازرگانی دەکەین کە باسی باخی بازرگانی دەکەین پێویستە بیر لە بازارکردن بکەینەوە یعنی بەرهەمێکمان هەبێ کە بیخینە بازارەوە بۆ ئەو مەبەستە ئێمە سێ جۆر هەنار بەلای ئێمەوە زۆر زۆر پەسەندە زیاتر لە 10 جۆر هەنارمان تاقی کردوتەوە لە سنوورەکەی خۆمان بەڵام سێ جۆریان زۆر زۆر باشن سوودی باشمان لێ دیتووە ئەوانیش هەناری شیرنی جەلی و هیران و نازەین و ئەوەیە دواتریش هەناری ساڵەخانیە زیاتر لە شارە زۆر هەناری ساڵەخانی بەناوبانگە لە دوایەوە هەناری ئەمریکا تقریبان 10 ساڵێک دەبێت هەناری ئەمریکی هاتۆ کوردستان ئەمریکیەکان دوایەوە هاتنە کوردستان هەناری ئەمریکان لەگەڵ هێنا کوردستان ئەو سێ هەنارە هەم لە تامدا زۆر ڕەغبەتیان لەسرە و هەم ئاودارن و هەم بۆ ڕووبە هەنار و شەربەت و ئەوانش داواکارێکی زۆریان لەسرە و لە بازاڕیشدا لە هەموو هەنارەکانی تر داهاتیان باشترە زۆر باشە کاک بڕیار ناوەکەم جارە بەغەڵت نەوت بۆ ئەوەی خاکەکە بزانی بە کەڵکی هەنار دێت پێویستە چ پشکنێکی بۆ بکەیت ئەو کەسێک کە ئەوێت بەرهەمێکی هەنار لە خاکی خۆیان لە باخەکەی خۆیان بکات پێویستە چۆن بزانێت ئەم خاکە بە کەڵکی هەنارێکی جوان دێت عادەتەن لە کوردستاندا ئەگەر بمانەوەی پشکین بۆ خاکێک بکەین کە بزانین بە کەڵکی هەنار دەیان هەنجیر هەتا ئێستا من نەمبیستۆ لە کوردستاندا ئەو تێستە هەبێ ینی وەکو تێستێکی ینی زانستی هەبێت بیبێ تێست زەویەکەت بیناسی بەڵام وەکو شارەزایی ئێمە تاقی دەکەینەوە بزانین بۆ هەنار دەبێیاننا بە شێوازێکی گشتی خاچی کوردستان بە عامی بەتایبەت شوێنە سارد و نیمچە ساردەکان بۆ هەنار زۆر باشن بەڵام شوێنە گەرمەکانی وەکو کەلار و دەشتی هەولێر و بەرەو خوار و عێراق بڕۆین بۆ هەنارەکان بۆ هەنار بە عام باش نین چەند هەنارێکی بۆ شوێنە گەرمانە گونجاون بۆ نە هەناری ئەمریکی لە ناوچە گەرمەکان هەنارێکی باشە و شوێنێکی ئەنی بۆ شوێنەکەی گونجاوە بەڵام وەکو تێستی خاک ئێمە لەسەر تەجروبەی خۆمان تێستی خاکەکە دەکەین بەڵام بە عام کوردستان گونجاوە شێوازی هێشتی نەمامەکان و کاتی نەمام دەبێت چۆنی بێت بۆ هەنار ئێمە لە ئێستاوە دەست دەکەین بە دروستکردنی نەما لە نەمامگەکەی خۆمان دەست دەکەین بە دروستکردنی نەمام قەڵامە لە باخی خۆمان لی دەکەینەوە هەناری شیرن باخمان هەیە هەناری شیرنە قەڵەمی لە بە هەناری شیرن دێنین بۆی تێکەڵ نەبێ بەجیا نەمامەکان دروست دەکەین کاتێک قەڵەمەکەمان چاند دوایی تقریبەن ساڵێک لە یەکی نۆی ساڵی داهاتوە ئێمە دەست دەکەین بە فرۆشتن و چاندنی نەمامەکانی خۆمە تقریبەن لە یەکی نۆوە لە دوای گەلاوێژەوە هەتاوەکو
تقریبا مانگی 6 دەتوانی باخی هەنار دروست بکەیت. ئێمە لە نەمامگەکەماندا ئەنی ئەو ئۆفەرەشمان هەیە کەسێک نەماممان لێ دەکڕێت لەگەڵیشی جاری وایە ڕێک دەکەوین باخێکی ڕێکوپێک و هەندەسی بۆ دروست دەکەین کە لە داهاتوودا بتوانێت سوودی لێ ببینێت. زۆر باشە. ئەو نەمامەی کە دەچێندرێت ئایا بە بچووکی بچێندرێت باشترە یاخود تۆزێک گەورە ببێت ئەنج بچێندرێت؟ خۆی نەمام هەتا بچووکترە باشترە، هەتا بچووکترە چاکتر دەتوانێت خۆی بگرێت. بەڵام عادەتەن لە کوردستان بەعام خەڵک حەزی بە نەمامی گەورەیە، مەگەر جوتیارێک زۆر شارەزا بێت حەزی بە نەمامی ورد دێت، حەزی بە نەمامی گچکە دێت. ئەینە ئەوەی کە هەیە حەزی بە نەمامی گەورە دێت. بەڵام وەکو باشی بە دڵنیاییەوە نەمامی گچکە زۆر زۆر باشترە. زۆر باشە. ئەی شێوازی چانەکەی پێشتر پێویست بە کێڵان ئەکات زەویەکەی یاخود پێویست ناکات؟ ئەگەر لە پاییزدا بێ بۆنمە لە مانگینەوە ئەوانە باخەکە دروستکەین کە باشترین کاتی باغ دروستکردنە. بۆ ساڵی دواتر لە پاییزدا ئەو نەمامە خۆی دەگرێت لە ناوەخای دوای 3-4 تا پاییز ئاو دەرێت کە بەهارێ دەست بە سەوزبوون دەکات وەکوە ئەو نەمامە 2 ساڵ بێ لەو خاکەیدا بێ زۆر باش گەشە دەکات. ئێمە لە مانگینەوە دەست بە چاندنی نەما هەنار دەکەین بۆ ئەو داواکارێنی کە هەمانە. سەرەتا پێویستە خاکەکەی ئاو بدات چونکە هاوین وشک بووە ناشێڵڕێ، ئەگەر بشێڵڕێ دەبێتە کەستەک و ینی شتێکی نالەبار دەردەچێت بۆیە پێویستە سەرەتا ئاو بدرێ دواتر کە کەژی هات بچێڵدرێ و گاسنێکی پێ دەڵێن خەرماشەی لێ بدرێ و دواتر کە ڕێکرا تەخت کرا ئێمە تەنافی لێ دەدەین گۆنیایی دەکەین بە شێوازێکی هەندەسی کە گەچمان ڕۆ کرد ئەو کاتە ئێمە نەمامەکەی بۆ دەچێنین وە زەمانەتیشی دەکەین بۆ منە هەتاوەکو ساڵی دواتر 21/4 هەر نەمامێکی لێوشک بوو ئێمە بۆ خۆمان بە بەلاش پێی دەدەینەوە. کاک بڕیار دەزانین کە هەندێک هەنار هەیە توێکولی باریکە و ینی پڕ ئاو هەناری زۆر باشە هەیە بە پێچەوانەوە هەیە زوو خراپ ئەبێ لە نەو باخەکەدا ساڵی وا هەیە هەنارەکە باشە ساڵی داهاتوو ترسێرەکەی ئەمساڵ باشنی هەنارەکە ینی جوتیارەکە حتمما ئەگەڕێ بە شوێن کەم و کورتەکانە. ئەمانە بۆ چیە گەڕێتەوە ئەم جۆری هەنارانە چۆنیە چۆن دیاری بکرێت ئەکرێت هەنارێک کە بۆ منە کوالیتەکەی لەوانی باش نەبێ بە موتور بۆ کۆمەڵشتی دیکە ئەم هەنارە چارەسەر بکرێت و ینی موتوربەی هەنارێکی باشتری لێ بکرێت و چاک ببێت. لە موتوربەکەەوە وەڵامت دەدەمەوە هەنار بۆ موتوربە دەبێت موتوربەی هەناری سەرکەوتووە و دەبێت و چ مشکلێ نییە بەڵام لە داهاتوودا کێشەت بۆ دروست دەکات ئەو موتوربە بۆ لەبەرەوەی ئەو باخە هەنارە لە دوای 10 ساڵ 15 ساڵ پێویستی بە نوێکردنەوە هەیە. چۆن نوێی دەکەوە کاتێک دارەکە پیر دەبێت لەسەر زەوی دارەکە ببڕی دوای ئەوەی کە بڕیت لە بنەوەڕە لە ناو گڵیەوە سیخی نوێ دەردەکات لقی نوێ دەردەکات ئەو لقا نوێیانە دەستنەوە سەر ئەسلی هەنارە خراپەکەی بۆیە وا باشە نەمامەکەی دەربێنی ئەگە هەنارێکی خراپت هەیە دووبارە نەمامێکی باشی لە جێی بچێنیەوە. ئەوە خاڵ یەکەم پرسیارێکت لە پرسیارەکان پرسیارێکی کەت کردوتت چ شتێک کاریگەری هەیە لەسەر خراپبوونی هەنار. تاوان چەند هۆکارێک هەیە بۆ خراپبوونی هەنار. یەک لە هۆکارەکان جۆری هەنارەکەیە ئاودان ئەگەر ڕێکوپێک نەبێت کاریگەری خراپی لەسەر هەنارەکەی دەبێت. هەنار بۆ هەنار کەوتووە بۆ نمونە شوێن تا شوێن کەوتووە خاک بۆ خاک کەوتووە ئەگەر خاکێکی زۆنگ بێ و گڵە ڕەش بێ بە دڵنیاییەوە ئاوی کەم دەوێت بەڵام ئەگە خاکێکی لەماوی بێ وە شوێنەکەی تا حدێک گەرم بێ بە دڵنیاییەوە ڕۆژ ناڕۆژارێک دەبێت ئاوی بدەیت. ئاو کاریگەری گوتمان لەسەر خراپبوونی هەنارەکە هەیە ئەگەر خراپ ئاودانی ناڕێک تەمان ئاودانی کەم چەند زەرری هەیە ئاودانی زۆر دەقات زەرری هەیە بۆ هەناری بە تایبەت بۆ نەمامی ساوە. ئاودانی کەم چەندە کاریگەری خراپی دەبێت لەسەر بەرهەمەکەی ئاودانی زۆر کاریگەری خراپترە بە تایبەت لە نەمامی ساوادا چونکە لە نەمامی ساوادا ڕەگ لاوازە نەمامەکە لاوازە ئەگەر زۆر ئاو بدرێ تووشی کەڕوو دەبێت تووشی فتڕیات دەبێت نەمامەکە زەر دەبێت و گەشە ناکات. ئەو هۆکارانەی باسم کرد هەمویان کاریگەریان لەسەر باشی و خراپی کوالەتی هەنارەکەی هەیە. زۆر باشە جاری وا هەیە لەوانەیە بەخواانە ببینین کە بڵێ هەنارەکەم زۆر بچوو دەرچووە ئەم ساڵ هۆکار چیە کە هەنارێک بچووک دەرئەچێت و هەروەها جوان نابێت؟ هۆکاری بچووکی هەنار چەند هۆکارێکی هەیە ئەویش هۆکارێکیان ئەوەیە لە بەهاراندا جاری وایە دوای ئەوەی کە جەو گەرم بووە سەرما هاتوتەوە ئەو بەرهەمەی کە پێوێتی هەڵوەریوە
بەری دووەمی دەکاتە هەنار کە بەری دووەمی کردە هەنار هەنارەکە بچووک دەدەچێت یعنی هەنار لە بەهاردا کە سەوز دەبێت ئەو گوڵی کە یەکەم جار دەیدا هەنارەکەی لە هەمویان گەورەترە ئەوەی دواتر هەنارەکە ور دەردەچێت ئەوە یەک لە هۆکارەکان هۆکارێکی کە هۆکاری بڕین هەڵپاچین هەڵپاچین کاریگەری کە ڕاستە و خۆی هەیە لەسەر قەبارەی هەنار گەورەی و بچووکی هەنار ئەو وا جۆری هەنارەکەش تا بۆنە هەناری ئەمریکی و هەناری شیرنی هیران و نازەنین حەجمیان زۆر گەورەیە یعنی ئەگەر چۆن دەڵێ تا حدێک خزمەتیش نەکرێت هەنارەکان گەورەیە بەڵام لە ناوە وشک دەردەچن بۆیە ئەو هۆکارانی باسم کرد کاریگەریان لەسەر بچووکی و گەورەی هەنار هەیە باشە ئەی شێوازی هەڵپاچینی هەنار چۆنە بێت لە چوەرزێکدا بکرێت شێوازی هەڵپاچینی هەنار بە ڕەئی من وەکو ئەمە لی تێگەیش بم لەوانەشە هەڵە بم لە ئێستا باشترین کاتە پێشەوەی وەرزی سەرما بێ هەنارەکە هەڵپاچی بۆی ئەو برینەی کە لی دروست بووە هەتا وەرزی سەرما ساڕێژ بێت و ینی سەرما تەسیری تێنەکە باشترین کات ئێستاە بە ڕێی من بۆ هەڵپاچینی هەنار بەڵام هەنار لە ساڵێکدا سێ جار هەڵپاچینی دەوێت هەڵپاچینێکی زستانە کە لە ئێستاوە دەست پێ دەکات دوای گەڵای وەران و دوو هەڵپاچیشینی یەکیان لە مانگی 6 یەکیان لە مانگی 8 دەوێت ئەو لقە نوێ وردانەی کە دروستی دەکات دێتە دەرێ دەبێت لێیان کەوە بۆی کاریگەری لەسەر کوالەتی بەرهەمەکەت نەبێت لەبەرەوەی ئەو لقە ناسکانە زۆربەی خۆراشی ئەو دارە بۆ ئەو لقە ناسکانە دەڕوە کاتێکە تو ئەو لقە ناسکانە لێ دەکەی ئەو لقانی کە نوێنە و دروست دەبن ڕاستە خۆ ئەو خۆراکە بۆ هەنارەکە دەڕوا و هەنارەکەی پڕئا و جوان دەکات ئەگەر ئاماژەی بۆ هەنارانێ بکەین بەڵێ بە جۆرەکانی چۆن چۆنی ئەوەی پێشەوە ماشەڵڵا سوور و جوانە و چۆنە کەمێک بۆمان باسکی وەرد خەڵکی چۆن هەستین هەنارێکی باش هەڵبژێرێت باسیکەینیان چۆن دەباسی ڕاحەتی خۆت ئەو هەنارەیان ئەوەیان ئەو جۆرە ئەوەیان هەناری ئەمریکیە ئەمەیان بەڵێ ئەویان هەناری ئەمریکیە تاوان ئێستا تاویش پێ نەگەیشتووە هەناری ئەمریکی کە پێ دەگات توێکڵی تاو سوور دەبێت وەکو ئێرەی لێدێ تاو سوور دەبێت و ناوەکەشی وەکو ئێرە ڕەش دەبێت سەیریکە ناوەکەی ڕەش دەبێت تاوای لێدێ ڕەش دەبێت کە گەیشتە بۆ نە 15 ئەوانە ئەگەر ساڵەکەی خۆش بێ ناوەکەی ڕەش دەبێت بەڵام زووتر بارانباری کاریگەری بێ لەسەری بێگومان بارانبارینی زوو کاریگەری دەبێت لەسەر تەقین سەرمای زوو هاتن کاریگەری دەبێت لەسەر تەقین هەناری ئەمریکی توێکڵی تۆزێک ئەستورە زیاتر بەرگە دەگرێت بەڵام ئاوی زیاتری دەوێت لە هاویناندا یعنی دوو بەرامبەری هەنارەکانی دیکە ئاوی پێویست ئەم هەنارە ئەمریکیە ئەگەر هەنارێکی دیکە لە تەنیشیانی شوێنێکی دیکە بێت کاریگەری ئەبێ ئەم ئاوی زۆری ئەو لەوانەیە کەمتری بێت ئەمە ینی کاریگەری بێت لەسەر یانەوە تا بێ ئەم مامانی ئێرە هەموو یەکشت بن هەمووی ئەمریکی بێ باشتر خۆی وا باشە باخ تێکەڵاو نەکرێ بەتایبەت باخی بازرگانی تێکەڵاو نەکرێ بۆ نەت و 15 دۆنمت هەیە 5 دۆنمیان دەتوانی بکەی هەناری شیرن هەناری 5 دۆنم بۆ هەناری ساڵەخانی 5 دۆنمیش بۆ هەناری ئەمریکی تێکەڵاو نەکرێ باشە هەم دواتر لەوانێ ڕۆژێک لە ڕۆژان بتەوێت قەڵەمی لێ بگری ئەو کاتە بۆی لێ تێکەڵاو نەبێ وا یان بۆ فرۆشتنی بۆ بازار ناکری هەنارێکی شیرن لە ناوەڕاستی هەناری ساڵەخانیەکاندایە ئەتوو هەموو بەس پسی هەنارە شیرنەکەی لێکەوە لە بەرەوەی زووتر پێدەگا هەنارە ساڵەخانیەکان بەجێبێڵی وا باشە جیا بگرێتەوە هەتا بۆ ئاودانیش وا باشە جیا بکرێتەوە لە بەرەوەی هەناری ئەمریکی ئاوی لەوەکانی دیکە زیاتر دەوێت بەڵام توێکڵی ئەستورە و ئاوی کەمترە وەک لە هەنارەکانی دیکە وا مەشهوریانوا ئەوترێت کە بە هەنار باران لی بە ئەوجا تامی خۆشترە ئەوە بۆچی وا بۆ شێوازەیە وا بزانام دوای بارانج لیاوە ئەتەقی هەنارە حەقیقەتەنە من باوڕم بەو قسەی نییە باشە هەنار ئەگەر لە هاویندا باش ئاودرابێ و خزمەتی باشی کرابێت بە دڵنیاییەوە لە پاییزدا باران ببارێ و نەبارێ کاریگەری نابێ هەر تێر ئاو دەبێت هەر پڕ ئاو دەبێت بۆ نەگەر سەیری ئەو هەنارە بکەیت ئەو هەنارە ئەوە نزیکی 20 ڕۆژە لێکراوەتەوە بارانیش لی نەداوە ئێستانی ئەگەرمانەوەی لە ڕەنگە نیو پەرداغ 20 ڕۆژ هێناوتە بۆ ئێرە 20 ڕۆژە لێکراوەتەوە هەڵگیراوە بۆ ماڵێ هەڵگیراوە لێکراوەتەوە ئەو هەناری شیرنە هەناری شیرن زوو پێدەگات لە یەکینەوە دەست بە فرۆشتنی دەکەین هیچ ماشەڵای لێبێ زۆر ئاودارە وەکو لە بەرچاوی جەنابتە ئەگەر خزمەت کرابێ بەڕاستیت پێ بڵم پاییزێ ئاودار دەبێت هیچ کێشی نابێت بەڵام ئەگەر خزمەت نەکرابێ و ئاو نەدرابێ هەرزوو دەست بە تەقین دەکا ئەو کاتە بارانیش لێدا لە باتیەوەی خۆش بێ خراپ دەبێت کرم لی دەدا کاک بڕیا زۆر جا دەوترێت لە بازارە
وانی شارەزان جۆری ئەم گوڵە کرانەوەی ئەم گوڵی سەرەوەی کاریگەری لەسەر هەیە کوالەتی هەنارەکە هەیە ئەمە هیچ دەورێکی ئەبێت کاریگەری لە هەنار بۆ هەنار کەوتووە بۆ من هەناری سووری وەی کە خەڵک لە بازاڕ بیناسێتەوە آخر هەنار بۆ هەنار کەوتووە ئێستا بۆ من هەناری ساڵەخانی بەڵێ ئەگەر سەیریکەی بە تەواوی دەمەکەی دەکرێتەوە ئەو ملەشی باریکە تۆزێک هەنارەکەش درێژە ڕاستە بەڵام هەناری شیرن هەنارەکەی خڕە دەمی زیاتر دەکرێتەوە ئەگەر سەیری ئەوەی بکەین بۆ من ئەویان هەناری شیرنە دەمی زیاتر لە هەناری ساڵەخانی کراوەتەوە کەواتە بە جۆری هەنارەکەی دەگۆڕێ بەڵام هەتاوەکو زیاتریش پێ بگا دەمەکەی زیاتر دەکرێتەوە ئەو دەمکرانەوەی زیاتر نیشانەی ئاوداری هەنارەکەیە تێدەگەی لە من بەڵام هەناری شەیە ئەگەر تاویش پێ بگات دەمی ناکرێتەوە بۆ من هەناری سووری هەنارێکی بەناوی هەنارێکی گەورەیە ڕەنگی زەردە ئەو هەنارە ئەگەر تاویش پێ بگات دەمی ناکرێتەوە لە نوێسە گەڕێنەوە لا تۆزێک گفتوگۆ میش پرسیارم هەبوو لەتانەکەم خەڵتان دەبێ کاک بڕیار ئەم هەنارە تۆزێک لە ناوە ئەستەکەی وشکە سێکە لە دەرەوە زۆر جوانە ینی کەسێکە بیکرێ سێرەکە چۆکڵێکی جوانی هەیە ئەز ناکە بۆ تۆزێک لەوانێت نازانم بۆچی ئەگەڕێتەوە ئەمە بۆچی وای لێ دێت ینی بۆ کار چییە هەنار ئەگەر بەدەریشۆ ناناسرێتەوە بەدڵنیایی هەنار ئەگەر بە تەواوی پێگەیشت باشە کە لێ نەکرێتەوە وردە ئەها وەکو بڵێ ناوی وەکو تەپەدۆری لێدێ وەکو بڵێ خۆی دەخواتەوە ئەستا وەکو ئەوە ڕێک وایە زووتر پێگەیشتووە لێ نەکراوەتەوە ناوی تقریبەن ئەها تۆزێک حەز دەکەی کە ڕەنگی دنکەکانی جیاواز ئەوەی کە باخی هەیە ینی زۆر بە وردەکاری ئەوە بزانێت باخی هەناری ینی باز دەکرێ وەکو منداڵی ساوایە خزمەتکردنی ینی ماندووبوونێکی یەکجار زۆری دەوێت کە بتەوێت بەرهەمێکی باش دەوێت کە بتەوێت ئینتاجێکی باش دەوێت ینی وەکو هەرمێنیە بۆ دەیچێنی و وەز ئاوی دەدەی و بەرهەمە دەداتی هەنار ماندووبوونی زۆرە ناز و مەکری زۆرە بەڵام قورسیش نییە ئەم بۆ قسە ناکەم بڵێم لە جوتیارەکانی قورسکەم بڵێم ناڕەحەتە بەس تۆزێک جوتیارێکی سەخی دەوێت ئەها تۆزە گرنگی پێ بدات خزمەتی بکات کاتی باشی بۆدا ئاوی باشی بدا سەمادی باشی بدا بە دڵنیایی و هەنارێکی باشی بدەست ئەگە سەری ئەو هەنارەکەی دنکەکەی هیچ کێشەی نیە وایە ئەو هیچ کێشەی ئەوە لە کاتی پێگەیشتندا لێکراوەتەوە بە دڵنیایی کاک بڕیار ئەگەر بمانەوە هەنارێک بە ساخی هەڵبگرین چۆن بتوانین هەڵدێ بگرین و ئەگەر بمانەوە هەنارێک بە ساغی هەڵبگرین ئەو نمونە ئەویان خەری ها سەرزەکەی تۆزێک ئێرە وشک بووە ئەو هەنارە تقریبەن دنکەکانی بڵێ لە بەرەوەی توێکڵەکەی وشک دەبێتەوە وردە توێکڵەکەی وشک دەبێت ئەگەر بتێ هەنارێک بۆ هەڵگرتن ینی چەند مانگێک هەڵی بگری پێویستە لە کاتی لێکردنەوەی یانەوەتە بە مەقەسێک لێکەوە یانەوەتە زۆر بە نەرمی لێکەوە دنکێک لە ناویدا نەتەقێت یەک دنک لە ناو ئەو هەنارەیدا بتەقێت هەنارەکە هەمووی خراپ دەکات جگە لە هەنارەکە ئەو هەنارانی دەوروبەری خۆشی خراپ دەکات بۆیە دەبێت زۆر بەوریایەوە لێکەوە و لە کاتی دانانش بێ ئەوە تەقیب نەخێر دەبێت تەواو کەپز بێت هیچ نەخۆشێکیشی نەبێت نابێت ڕزی و بێت ئێستا هەنارێکی خراپبووم هێنابوو نایبینمەوە ڕاستی ئەو هەنارانە نابێ هەڵبژیرێن دەبێت هەنارەکە بە تەواوی بڵێ لە قەدیمە ئەوە هەڵشانەگەر دەتوانی بە هەڵی واسی بەس ئەوی شەربێ خۆت ئاماژ پێکرد بەڵێ دەبێت زۆر بە هێواشی و بە هێواشیش دای بنی واگەر بتەوێ بۆ هەنارێک لەو هەنارانە خراپ بێ و دەوروبەرەکەی خۆی خراپ نەکە دەبێت کاغەزی تایبەت تێرە ناو کاغەز ئەوە کەپسی دەکەی و لە تەنیژێکیان دادنی کاک بڕیار هەنار کە نەخۆشی لێ ئەدات لە ڕووی دەرەوە دیار ئەکەوێت کە ئەم هەنارە نەخۆشی لێ داوەیان تەنها لە ناوە هەستی پێکرێت جاری وایە هەنارێک تەماشا دەکەی لە دەرێ ڕاست زۆر جوانە هیچ کێشەی نییە بەڵام لە ناوەوە نەخۆشە ئەو هەنارە کرمەکەی لە ناوێدایە لە ناوێڕان نەخۆشی کردووە هەتاوەکو درەنگ کاریگەری لەسەر دەرێ نابێ بەڵام جوتیارەکان بە یەک شێواز دەیناسینەوە ئێران لایەکی هەنارەکەی دەقوپێ وەکو بڵێ شتێکی پێ زەبرێکی بەرکەوت بێ قوپاوە ئەو هەنارە قوپاوانە ئەوە لە ناوێدا خراپ بوون هەشە لە دیوی دەرێ ڕاخراپ دەبێت مێشولەیەکێ وەکو بڵێ وەکو پێوەدان پێیوە دەدا خراپی دەکات بەعامیان هەناری بەزنی بە پێی خراپبوون هەناری شیرن لە بەرەوەی شیرنە کرم و مێش زیاتر حەزی پێدە زووتر خراپ دەبێت هەناری ساڵەخە خۆی زۆری خواردوە بەڵام هەناری ساڵەخانی و هەناری ئەمریکی ئەو دوانە کەمتر خراپ دەبن کەمتر دەقەڵشن خەڵشیویان زۆر کەمە خراپبوونیان زۆر کەمە و بەریشیان زیاترە سەبارەت بە شەربەتەکەی ساوزان و زۆر کارگۆشت داتووە بڵێ ئەوە هیچ کاریگەی نابێت لەسەر کوالەتی هەنارەکەم ئەم کارگانی کە هەن
ئیکەن بە شەربەت بەڵێ. و ئەوترێ بە تۆکلۆ ئیکەن تۆزە لەوانە تامەکەی تفت کە یان تاڵی بکە قورسیشە بێت تۆ خۆت بیکی بە شەربەت ئەوە ژەر ڕاست. هەیە ئەو شەربەت ئێستا جەنابەت دەیخۆیەوە هیچ کێشەیەکی نەچۆتە کارگە هەستم بەوە کرد چکە پێشتر خواردن تۆزێک تاڵێکی بوو ئەم تاڵی نەبوو هیچ هەست پێ ناکەوە نیە فرێشت هیچ وانە لە نەماوە تامەکەی حافزی زۆر تێکراوە نە خوێی تێکراوە نە لیمۆنزی تێکراوە ڕێک ئەو هەنارە بۆ ئەوانشی تێکرێ بڵێ بەڵێ بە دڵنیاییەوە هیوایە بۆ هەناری شیرنی زۆرە بۆی هەنارەکەی تامی ترشی بدا لیمۆنزی تێ دەکات یان هەنارەکەی زۆر ترشە دێ شەکریان خوێی تێ دەکات تێدەگەی لە من بەڵام بۆی هەنارێکی ینی تامی تەبیعی بێ ئەو هەنارە ساڵەخانیە ڕێک ئەوەیە کە جەنابەت دەیخۆی هیچ مەوادێکی تێ نەکراوە ینی زۆر تەبیعە بەڵام لە کارگەکاندا لە کارگەکان ئەگەر هەنارەکە بە ئەوها ڕێک ئەوە بەو شێوازی هەر بدڵێتە ناو جیهازەکە بکەوێتە ناو جیهازەکە بە دڵنیایەوە تۆزێک تفت دەردەچێت بە تایبەت ئەگەر زوو نەیپاڵێوی ئەگەر زوو هەر لە لای جیهازەکە بیپاڵێوی ئەویش تەقریبەن وەکۆیە بەڵام وەکۆ هەر خۆشیش نییە بۆ ڕوبە هەنار و سرکە کێشەی نییە بەڵام بۆ شەربەت کێشەی هەیە بیم لەوە کردەوە هەر هەڵەبجە نیە زۆر مەشهورە بە هەناروانە ئەو دەڤەری ئێوە ژەر زۆر باشەوە نمونونەکان ینی شەربەتەکەشی ینی حتممە سەردانی فستیڤاڵی هەنارە کردەوە لە پارێزگاڵ وەڵاهی دەرفەتم نەبوو سەردانی فستیڤالەکە بکەم بەڵام دواتر مەبەستەکەم ئەوەیە پارێزگای هەڵەبجە و هەناری هەڵەبجە ئەکرێ ئەزمون و خاک و شوێنی ئێوە یاخو جۆری هەناری ئێوە بگوازێتەوە بۆ ڕانیە و ئیران و نازەنین و ئەو شوێنانی دیکە وەکو بەڕێستان کوجوتیارێکی نمونەی خۆی ئەگەر قسەکەی من نەبێتە ئەنسوڕیەت تەمانە من خۆشەویستێکی یەکجار زۆرم بۆ خەڵکی شارە زۆر هەیە بە ماڵی خۆمی دەزانم ئەگەر نەبێتە ئەنسوڕیەت سەرەتا هەنار لە کوردستان ئەگەر لە باو باپیرانمەوە لە بە تەمەنەکانی شارە زۆریش باسکەین سەرەتا هەناری هیران و نازەنین بوو ئەو جۆرە هەنارە شیرنە دواتر ئەو تێستە ئەو ینی چۆن دەڵێ ئەو بەرهەمە گوازرایەوە بۆ شارە زۆر بەڵام بە هەنارێکی جیاوازتر هەنارێکی لە ئێرانەوە هێنراویانە کە ساڵەخانیە لە شارە زۆر تاقیکراوەتەوە هەنارێکی زۆر باشە وای لێ هاتووە هێندە زۆر بۆ هەناری ساڵەخانی لە شارە زۆر بۆتە پایتەختی هەناری کوردستان کە بەڕاستی شانازی پێوە دەکەین دواتریش تامیشی زۆر فەرقی بەڵێ ئاودارە دواتریش خەریکە منتیقەی پشدەر و بیتوێنیش لە بەرۆی خاکی باشیە و ئاوی باشی هەیە وردە خەریکە شوێن شارە زۆر دەکەوێتەوە زۆر باشە لەسەر شەربەتەکەی کام جۆری هەنارەکە باشترە بۆی بکرێ بە شەربەت ئەگەر بۆ ڕەمەزانت بووێ لە دوای بەربانگ بیخۆی هەناری شیرن لە بەرۆی هەناری مێخۆش و ترش لە ڕەمەزاندا لە بەرۆی مەعیدەت خاڵێ و خوڕگت ئەوەیە خاڵی ئەوانە کاتێک دەخۆی شتێک دروست دەکا هەلر خەلرخێک دروست دەکا بەڵغەمێک دروست دەکا تۆزێک ئیزعاج دەکات بەڵام بۆ ئەگەر ڕەمەزان نەبێ بۆ بەربانگ نەبێ هەناری ساڵەخانی لە هەر هەمویان شەربەتەکەی ئاودارتریشە بڵێ بۆی بیبینینەوە هەناری ساڵەخانی ئەوەیە ئەگەر بێت و سەیریکە بۆی بە ڕێژەیش پێت بڵێم چەندی ئاو تێدایە هەناری ساڵەخانی لە باشترین حاڵەتدا 160 ئاوە 160 ئاوە هەناری ئەمریکی زیاتر هەستەکە من هەناری ئەمریکی لە باشترین حاڵەتیدا 145 ئاوە بەڵێ من بۆ خۆم ئەو تاخیرۆن ڕاستەکە بەس لە شێوەیە هەستەکی وانە قسەکەی تو جەن تەواوە بەڵام ئەوە توێکڵی ئەستورەت ئەو بەشە تەپەدۆرەی ناوی گەورەترا دنکەکە ڕقەکەی گەورەترا ئەوە دنکە ڕقەکەی زۆر وردە ئەوجا توێکڵەکەشی ئەگەر دەست تەماش سەیریکەی هەروەکو پەڕێکی کاغەزە تقریبا کاک بڕیار هیچ دامنیشینە کاک بڕیار هیچ زانیاریتان نییە ئەو توێکڵەی ینی ئەزمموی خۆتان ئەو توێکڵەی سوودی لێ ببینەوە بۆ بابەتی پێین و کشت و کاڵا زەشتێکی وا ئەوترێت وەڵڵاهی حەزم لێ بوو لەسەر ئەو بابەتە قسەیە بکەم بەشێک لەو جوتیارانەی کە ئێستا هەن لە کوردستاندا قسەیەک دەکەن دەڵێن وا باشترە ئەو توێکەڵە هەنار و ئەو پاژماوی هەنارەکەی نەک دارەکەی هەنارەکەی بەجێ دێمێنە ناو باخەکەت وا باشە دەری بێنی و فڕێ بدەیت لە بەرەوەی کرمی تێدا و دواتر کرمەکە بڵاو دەبێتەوە بەڵام ئەمن 100% پێچوانەی ئەو بیرۆکەیەم بۆ لەبەرەوەی هەر دارێکی هەنار پێویستی بە 18 مادەی خۆراکی هەیە تاوەکو هەنارێکی ئاودار و جوانمان بۆ دەربچێت ئەو توێکڵی هەنارە هەر 18 مادەکەی تێدایە ئەمن دیتومە لە وڵاتان
ئەو توێکڵی هەنار و توێکڵی مۆز و توێکڵی شووتی و ئەوانە دێنن لە جیهازێکی دەن دەیهاڕن دووبارە وەکو پێین بەکاری دێنەوە بۆ باخەکەیان. نازانم پیتمۆز بیستوتانیان زۆرە گڵێکە گڵێکی ڕەشە ئەو پیتمۆسە لە توێکڵی هەنار و توێکڵی شووتی و توێکڵی مۆز و ئەوانە دەهاردرێ لەگەڵ هەندێک ماوە تێکەڵاو دەکرێت و دووبارە وەکو سەمات بەکاردەهێنرێتەوە کە من بەڕای خۆم پێم باشە ئەو توێکڵی هەنارە دووبارە بەهاردرێ و لە ناو باخەکە بڵاو بگرێتەوە و بچێڵدرێ. حتمما ئەنی من دڵنیام ئەو وڵاتانە بوونایانی ئاو هەنارێکی زۆر حتمما بەکارێنە بۆ شتێکی دیکە ینی هەر ئەوە نەبوو ئافڕێبن ئەو توێکڵەچکە ریسایکلینی وڵاتانە میشە ینی بۆ چەشنەیە. ئەمن هەمیشە بەداخەوە ینی خوای گەورەش دەفەرمێ زۆرێک دەرمان هەیە هەر لەو توێکڵی دروستەکرێت. بەدڵنیایی خوای گەورەش دەفەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم وئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. بەعام ئێمە ئەنی ئەو گلێ لە خۆمان بکەین بەڕاستی شوکرانەی نیعمەتی خوای گەورە زۆر ناکەین. بەڕاستیت پێ بڵێم ئەو هەنارەی لە کوردستان هەیە لە هیچ وڵاتێکی جیهان نییە. من دوێنێ شوێ قسەم لەگەڵ برادێکم دەکرد لە بەریتانیا دەیگوت یەک هەنار لە $5 هەیە هەتاوەکو $10 یەک هەنار یەکدان. برادرم هەیە لە ئەڵمانیا باخی هەناری هەیە ئەمن بۆی سەرپەرشتی دەکەم دەیگوت جا بەردەوام هەموو باخی خۆی کردوتە کامیرە دەیگوت لە ماڵێدا دەنیشم هەنارێکی وڵاتانە دەخۆم نازەمی کوێی پاکستانە کوێ دێتەوێندەر هەنارێکی وشک و بێ ئاو بەڵام لە تەلەڤیزیۆنەکەیەوە کامیرە چاوم لێ هەناری خۆم چەندە جوانە. جا بەڕاستیت پێ بڵێم کەسێک قەدری وڵاتی خۆمان دەزانێت کەسێک قەدری بەرهەمی خۆمان دەزانێت کە لە وڵاتان گەڕابێ بزانێت بەرهەمی وڵاتان هەمووی بنلایلۆن و ئەو هەموو ڤیتامینات و شتەی تێدانی بەڕاستی. باشە کاک بڕیار ئەبۆ هەنار پێنی کیمیایی بەکار دەهێنرێت وە چ جۆرێک بەکار بهێنرێ باشە پێنی سروشتیان کیمیایی؟ باشترین پێیم بەکار بهێنرێ پەینی ئاژەڵیە بە تایبەت پەینی مانگای دابەستە مانگایە کە ئیگاوداری بێ دابەسترا پێ بە عەلەف بەخێو بکرێ ئەوە باشترین پەینە. بەڵێ لە هەموو کاتێکدا دەتوانی پێ بدەیت بەڵام چۆنیەتی پێدانەکەی بە پێی کاتەکەی دەگۆڕێ. بۆ نمونە ئەگەر لە پایزاندا بتەوێ بیدەی دەبێت لە دەوروبەری هەنارەکەی ڕۆیکەی بۆی باران بەسەریدا ببارێت و مەوادەکان ئەو ماوادانەی کە تێیدا بیباتە خوارێ بۆی دواتر بەهارێکە ژیاوە لە ناو ڕێکەکەیدا بێ خۆراکە وەریگرێ. بەڵام لە هاویندا وا باشە لەگەڵ ئاودان بیدەیە لەگەڵ ئاودان بۆنە ئەوە جۆگای ئاوەکەی بە تەنی شەنارەکەیدا دەڕوە لەسەری ئاوەکەوە جا بە گەڵابە هەتە بە فەردە هەتە دەتوانی لە ناویدا ڕۆکەی و ئاوەکە بیبات. بەو دوو شێوازە دەتوانی پەینی ئاژەڵی پێ بدەیت. لە دوای پەینی مانگای ئەلبان و ئەوەی کە لە ماڵێ بەخێو دەکرێت باشترینیان پەینی مەڕ و بزنە ئەویش زۆر زۆر باشە. پەینێکی کەشەیە ئەویش جیقنەی دەوازینە. ڕاستێکی ئەم لەگەڵ جیقنەی دەوازی نیم لەبەرەوەی نەخۆشی زۆر دروست دەکات کرم زۆر دروست دەکات مێژ زۆر دروست دەکات ئەگەرنا پەینێکی بەقووەتە بەڵام بۆ مودەی کاتی یەک مانگ کاریگەری دەبێت. بەڵام پەینی قشپلی مەڕ هەتاوەکو 6 ساڵ کاریگەری لەسەر ئەو عەرزە دەبێت. زۆر باشە ئاماژەت پێکرد لە یاشاوتت جۆرە مێشولەیەکتی ئەدات ئایا کاتێکە جوتیارێک هەست ئەکات کە هەنارەکەی مێشولەی گرتووە یاخۆ مێشولەتی داوە چی بەکاربێنێت بۆ باشە؟ خۆی هەر موبیدێک هەر قڕکەرێک کە باخەوان بەکاری دێنێت لە ڕەنگە سوودێک بۆ یەک سوود بەکاری بێنێت بەڵام کۆمەڵێک زیانی لێ دەدات. ینی بنمونە نمونەیەکت بۆ بێنمەوە ئەگەر مەتر بە مەترێ خاکی بۆ عەرزەکەی من بێ تێستیکەی ڕەنگە 1 ملیۆن کرمی تێدابێت 1 ملیۆن. ئەو کرمە ئیشی چیە؟ ئەو کرمە بەردەوام گڵ دەخوات و ینی لە وڵاتان بۆ من بیستمە لە تورکیای یعنی دەواجین هەیە بەس ئەو کرمەی دروست دەکات. ئێمە لە وڵاتی خۆمان هەیە دەرمانمان هەیە ینی پێی دەڵێن فلاش دێن لەگەڵ ئاوەکە دەیدەنێ هەرچی کرمە لە ناوی دەبات. تەمەن ئەو کرمە لە ناو خاکدا سەما دروست دەکات ئیسیفادەی باشیە. لە بەشی سەرەوە کۆمەڵێک پەپولە هەیە کۆمەڵێک حەشەرە هەیە کە حەشەرە زیان بەخشەکان دەخۆن. بۆ ئێمە شیرینەمان هەیە ئێمە پێی دەڵێن لە منتی خۆمان پێی دەڵێن شۆکە شۆکەمان هەیە ئەگەر بەهاران ئەو شۆکە دروست بوو پەپولەیەکی سپیدێ ئەو پەپولە سپیە ئەو شۆکە دەخوات بەبێ ئەوەی تو هیچ مەوادێکی لەگەڵ بەکارهێنان.
لەگەڵ کۆمەڵێک حەشری زیان بەخشیش دەخوا بەڵام ئەگەر موبیدێکت قڕکەرێکت بەکارهێنا لەگەڵ ئەو بۆ ئەو شیرینەی بۆ ئەو شۆکەی ئەو کاتێت و پەپولەکەش لەناو دەبێت هەرچی حەشەڕەی سوودبەخشە لە ناوت بردووە کە لە ناوت بردووە ئەو کاتە باخەکەت معڕەز دەبێت بۆی دەیان حەشەڕەی زیان بەخش هێرشی بکاتە سەر نمونەیەک هەیە لە سین ئەویان لە ناو برد کوێلەکەی هەیە کوێلەکە لە ناویان برد بۆی دانەوێڵە نەخوا بۆی برنج و گەرم و ئەوشتانە نەخوا دواتر هێندە سن و حەشەڕە زۆر بوو آخر دواتر ناچار بوون لە وڵاتان کوێلەکە بێن و لە وڵاتی خۆیان بەڕایکەنەوە و دووبارە زاوزێ بکاتەوە و گەشە بکاتەوە زیاد بێتەوە بۆی هەر شتێک کە خوای گەورە دروستی کردووە بەبێ هۆکار دروستی نەکردووە بەڕەئی خۆم وەکو خۆم هیچ قڕکەرێک دەرمانێکی قڕکەر لە ناو باخەکەی خۆمدا بەکار ناهێنم بەڕاستیشت پێ بڵێم ڕەنگە لە 10 تەن هەنار یان بۆ نمونە ئەگەر بە ڕێژەی تاواتی وەرین لە 50 تەن هەنار بە دڵنیاییەوە 500 کیلۆ هەناری خراپبووم نەبووە ئەوەش دەلالەتی ئەوەیە کە بەکارهێنانی دەرمانی قڕکەر بە دڵنیاییەوە زیانی هەیە هەندێک نەمام هەیە وابزانم لە کاتی ئەو کاتی کە پێگە ئەگە تەرزەیەک شتێک لێ بە کاریگەری ئەبێت یاخود ئەم هەنارە ئەم درەختە هەستەکی هەناری کەمتری گرتووە کەمتری گرتووە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە تەرزەش کاریگەریە بێ ئەو ساڵ ڕێک باخەکەی من بەو شێوازەی لێ هات چەند کەناڵێکیش بەرنامەیان لەسەر کرد لەسەر ئەو تەرزەی تەرزەی زۆر بەهێز لە بەهاراندا بەتایبەت لە مانگی 4 و 5دا دروست دەبێت لە مانگی 5 تەرزەکان زۆر بەهێزن کاریگەری لەسەر هەنارەکە دەبێت وەکو هەنار وە کاریگەریشی لەسەر دارەکە دەبێت کاریگەری لەسەر دارەکە دەبێت گەڵایەکەی دەوەرێنێت یعنی ئەو دارە زیاتر معڕەز دەبێت بۆی تیشکی خۆر لێدات هەنارەکەی وشکتر بێت و هەنارەکەش دارەکەش بریندار دەکە ینی تقریبا 2 مانگی دەوێت ئەو هەنارە بەس خەریکەوێت برینەکانی خۆی ساڕشکە وە کاریگەری لەسەر کەمی بەرهەمی هەناریش دەبێت چونکە ئەو هەنارە کاتێک گوڵە ئاسانە بۆ وەرین کاتێک تەرزە لێدا گوڵەکانی دەوەرێت عادەتەن بەری یەکەمیشە کە تەرزە لێدا بەری یەکەمی دەوەرێت دواتر بەری دووەم و سێم و ئەوانە دروست دەبێت بۆی هەنارێکی گچکەی لێ بەرهەم دێت و بە دڵنیاییەوە تەرزە کاریگەری زۆری هەیە باشە کاکبرا بێنەوە سەر باخداریەکەی ئایا بۆ ئەوی کەسێکە باخێکی هەناری جوان بنیاد بنێت تۆ پێشنیارێکی یاخود ئامۆژگاری چییە بۆی و پێویستە بینی هەر نەمامێکی هەنار بۆ نەمامێکی دیکە چەند بێت بۆ ناوچەکانیش گۆڕان شوێنتان بە دڵنیاییەوە گۆڕانکاری بەسەردادێ ئەو کەسی کە دێتە لای ئێمە دەڵێ باخێکی هەنارم بۆ دروست بکەن ئێمە چەند پرسیارێکی لێ دەکەین یەک لەوانە شوێنەکەت گەرمەیان ساردە لە شوێنە گەرمەکان و زۆر ساردەکان وا پێویست دەکا دارەکان زیاتر لەیەکەوە نزیک بن لە شوێنە گەرمەکان بۆی دارەکان لەیەکەوە نزیک بن بۆی فێنکی دروستکە تیشکی خۆر کەمتر بگاتە زەوی پلەی گەرمی ئەو باخی نزم بێتەوە وە چوار دەورەکەشی بکاتە دارێکی بەرز یان بیکاتە چنار یان بیکاتە تو یان بیکاتە زەیتون بۆی هەوای گەرم بە هاوینان لێی نەدا و بە هەمان شێوە ناوچە زۆر ساردەکانیش وا پێویست دەکە هەنارەکانی تۆزێک لێکەوە نزیک بن بەتایبەت ئەو ناوچانەی کە بەفریان زۆر لێ دەبارێت بۆ لەبەرەوەی ئەگەر لقی هەنارەکەی زۆر ڕۆیش بێت بەفری زۆر لەسەر دەکەوێت لەوانەیە لە زستاندا لقی هەنارەکەی بشکێنێ بەڵام ئەگەر لقەکەی زۆر نەڕۆیش بێ زیاتر بە قووەترە وا دەکاگە بەفریشی لەسەر بکەوێت نەشکێ وەرە ناوچە مامناوەندەکانیش بێگومان ئەمە قسەی خۆمان هەیە بۆ وێندەریش ئەو کەسی کە دێتە لای ئێمە سەری خاکەکەی دەکەین خاکەکەی گڵی ڕەش بێ پێی دەڵێن کەمتری ئاو بدا پێی دەڵێن ئەو جۆرە هەنارەی لێ بچێنە باشترە یان ئەو کەسە پێی خۆشە بۆ هەنارەکەی زوو پێ بگا یان درەنگ پێ بگا هەنارەکەی پێی خۆشە مێخۆش بێ یان ترش بێ یان شیرن بێ ئەو قەرار دەدا ئێمە چ جۆرە هەنارێکی بۆ بچێنین بەڵام بە شێوازێکی گشتی ئێمە پێشنیاری هەناری ساڵەخانی دەکەین بۆ لەبەر ئەوەی هەناری ساڵەخانی بۆ شەربەت باشترین هەنارە بۆ ڕوو بە هەنار باشترین هەنارە بۆ خۆشکردنی زەیتون هەر باشترین هەنارە بۆ زەڵاتە و بۆ خواردنیش یعنی ئەگەر پێشی تێک ناچی یعنی ئەگەر بێت و ئێستا 5 کیلۆ هەنار بخۆی بە دڵنیاییەوە پێی تێک ناچی لەبەرەوەی دنکە ڕەخەکەی زۆر وردە هەنارێکی زۆر ئاوداریشە ئەوە لەسەر کابرا کەوتووە چ داوایەکمان لێ دەکات ئێمە لەسەر داواکاری ئەو بۆ هەنارەکەی بۆ دەچێنین هیچ شوێنێکی تایبەت هەیە لە هەرێمی کوردستاندا هەر نابێت توخنی باخی هەنار بکەیە
ئەو شوێنانەی کە بای زۆر دەگرن ئەوانەی کە ڕەشەبای زۆر زۆر دەگرن وەڵی سلێمانی لەوانەیە باشتر بوو ئێمە تەجروبەمان لە سیتەک هەیە باخمان لە سیتەک هەیە بەڵێ باخی هەنار سەرپەرشتیارین لەوێندەر لە سیتەک ماشەڵە هەناری باشی لێە هەناری زۆر باشی لێە لە شارە زوور هەناری زۆر باشی لێە لە شار باژێر هەناری زۆر باشی لێە کەلار و گەرمیانەوە لەوانێ کەلار و گەرمیان ئەوێش هەناری لێ ڕاستی داخوازی کەمترە لەسەر نەمامی هەنار لەوێندەر چونکە شوێنەکەیان گەرمە ئەگەر لە کەلار و گەرمیان وە لە ناوچەکانی خواروی عێراقیش هەنار بچێنن دەبێت سەرەتا خورمای بچێنن خورمایەکە زۆر بەرز بوو بە خۆت دەزانی سێبەری خورما زۆر پڕ نییە لە نێوانی خورمایەکاندا هەنار بچێنی ئەوە زۆر باشە ئێمە تەجروبەمان لەگەڵ بابل و بەسڕا و ئەو شوێنانە هەیە لەبەرەوەی مشتریەکی یەکجار زۆریشمان لە خواروی عێراقی ئێمە نەمامیان بۆ دەنێرین و سەرپەرشتیان دەکەین کێشەی نەبووە لە کاک بڕیار لەوێندەر ئەگەر لە دەشتاییەک بیچێنی بە دڵنیاییەوە کێشەی دەبێت بەڵام ئەگەر لە بینی دار خورمایەکان بیچێنی لە ناو باخێکدا بیچێنی تۆزێک هاجەوێکی فێنکی بۆ دروستکەی هەنارێکی باشی بۆ دروست دەبێت بە تایبەت هەناری ئەمریکی بۆ خواروی عێراق ینی زۆر زۆر باشە تەنانەت ئێمە هێندە داواکاری نەمامی هەنار هەیە لە خواروی عێراق جاری وەها بۆ یەک نەفەر یەک کەس داوای 27,000 نەمامی کردووە بۆ 100 دۆنم 27,000 نەمامی داوا کردووە بۆ یەک نەفەر بۆ یەک بازار تەبان هەتا زۆرتر بێ هەر پرۆژەی ئابووری وایە هەتا گەورەتر بێت سەرپەرشتیکردنی ئاسانترە ئەگەر بۆ نمونە ئەتوو دۆنمێکت باخە بێ و دە دۆنمت هەوێ هەر یەک بیری ئاوت پێویستە هەر یەک غەتاست پێویستە یەک کارەبات پێویستە یەک سیازت پێویستە یەک پاسەوانت پێویستە کەواتە ئەوانە هەمووی مەسروفاتەکەی کەم دەکاتەوە بۆیە هەتا گەورەتر بێ سەرپەرشتیکردنی خزمەتکردنی بە دڵنیاییەوە ئاسانترە کە زۆر بوو گەورە بوو داهاتەکەت زۆر بوو بۆنە داهاتی جەنابەت لە باخێکدا گەیشتە 50 ملیۆن زۆر ئاسایی ئەگە 5 ملیۆنی لێسەر بکەی ئەو کاتە بۆ خۆت دادەنیشی و 5 ملیۆن دینار لە کرێکار و ئەوانە سەرف دەکەی و بە ئیسراحەت خزمەتی دەکەی بەڵام ئەگەر دۆنمێک بێ 5-6 ملیۆنی واریداتە ئەو کاتە تو 5-6 ملیۆنی بدەی بە کرێکار یان بۆ هەڵیگری بۆ خۆت وەنیە بۆیە پرۆژەی بازرگانی پرۆژەی تیجاری هەتاوەکو گەورەتر بێ سەرپەرشتیکردن و مەسروفی کەمترە باشە کاک بڕیار نەمامی هەنا دەکرێت لەگەڵ چ بەرهەمێکی دیکە و نەمامێکی دیکەدا تێکەڵ بکرێت بۆ چاندن ئەمە نەمامی هەنار لەگەڵ تەنها و تەنها لەگەڵ خۆغدا تێکەڵا لە خواروی عێراق لەگەڵ خورما تێکەڵی دەکەین لە کوردستانی خۆمان لەگەڵ خۆغدا تێکەڵی دەکەین بەڵام بۆ خۆغ عەرزەکە نابێ زۆنگ بێت نابێ ئاوگر بێت ئەگەر ئاوی تێدا زۆر بمێنێتەوە نابێ ئاو چونکە ناو گەڕەکەکان وەکو خۆخ و هەڵوژەکان و قەیسی و ئەوانە لەو شوێنانەی کە زۆنگن زوو لە ناو دەچن زوو کرم لێیانەدا و تێک دەچن بەڵامش بۆ شوێنانی کە عەرزەکان تەبیعیە و زۆنگ نییە ئێمە لە نێوانی 4 هەنار خۆخێکی بۆ دەچێنین ئەو خۆخە لە ساڵی دووەمەوە دێتە بەرێ هەنارەکە 3-4 ساڵی دەوێت خۆخەکە بۆ خۆی تەمەنی کوردە تەمەنی تقریبا 5-6 ساڵە هەتاوەکو هەنارەکە دێتە بەری خاوەن باخەکە چاوەڕێی هەنارەکە ناکە ڕاستە و خۆ لە ساڵی دواترەوە بەرهەمی خۆخەکە دەفرۆشێ بەشێکی لێ هەڵدەگرێت و بەشێکیشی مەسروفی باخەکەی خۆی پێدەگات دوایەوەی کە هەنارەکەی تەواو پڕ بۆوە گەیشتەوەیەک ئەو کاتی خۆخەکەی دەبڕێت لەوانەیە کەسانێکە بن ینی لایەکی باخەکەی تەنها دابنێ بۆ ڕووبە هەنار ئەبێت کوالەتی ئەو هەنارە چۆن چۆنی بێت و چۆن دروستی بکات ڕووبە هەنار کوڵانی چۆن بێت خۆی ڕووبە هەنار هەنارەکە تاوەکو تەواو پێگەیش بێت باشترە بەتامترە بەڵام عادەتەن بە شێوازێکی گشتی خەڵک هەناری جوان و ساغ و گەورە ناکاتە ڕووبە هەنار بۆ لەبەرەوەی زۆری لەسەر دەکەوێت یعنی دەبێت ئەو کات کیلۆیەک ڕووبە هەنار بە 20,000 25,000 بفرۆشێ لە کوردستانیش ئەو پارێ ناکە بۆیە ناچارە بێ ئەو هەنارانەی کە قەڵشیون یان ئەو هەنارانەی کە ناشیرنن دێت و دەیانکاتە ڕووبە هەنار لەبەرەوەی ها هەرزانترە مەسروفی کەمترە داهاتی کەمتر دەوێت و دەتوانرێت بە ئاسانتری بیفرۆشێ و بە هیچ شێوازێک لە کوالەتی ڕووبە هەنارەکەش کەم ناکاتەوە زۆر باشە چ جۆرێکی هەنار بکرێتە ڕووبە هەنار باشترە سەم ڕووبە هەنارێ بەڕێز دێناوتە چ جۆرێکی هەنارە کردوتانە بە ڕووبە هەنار
ئێمە دوو جۆر ڕوبە هەنار دروست دەکەین. ڕوبە هەنارێکیان لە هەناری شیرن دروستی دەکەین، خەڵک وردەوردە حەزی پێدێ و داواکارێکی زۆریشی هەیە لەسەر لە ناوەڕاست و خواری عێراق. شوێنە گەرمەکان حەزیان بەشتی شیرن دێ، شوێنە ساردەکان حەزیان بەشتی ترش دێ. ئێمە شیرنەکە دروست دەکەین زیاتر بۆ خواری عێراق دەینێرین، بۆ هەولێر و ئەوانە، بۆ خواری عێراق بەغدا و ئەو شوێنانە دەینێرین. بەڵام ترشەکە لە کوردستان زیاتر سرف دەبێ. بەڵام وەکو خۆشی ئێمە بۆ ماڵی خۆمان سندوقێک هەناری شیرن لەگەڵ سندوقێک هەناری مێخۆش هەناری ساڵەخانی تێکەڵاو دەکەین، ڕوبە هەنارێکی ڕقەمیەکی لێ دروست دەبێت. زەیتونی ژۆزانمەوە لە ناو زەیتونی شا بەکارتانێ ناوە چەندێک بمێنێتەوە بۆی کە تان بگرێتەوە زەیتونە؟ یەک شەو بەڵێ دەبێت یەک شەو بمێنێتەوە. دەنا زەیتونەکە ناشیرن دەبێت. خۆی دوای ئەوەی کە زەیتونە خۆماڵیەکە تەمەەن ئەو زەیتونە ئی خۆم نیە، ئی دۆستێکی خۆشەویستمە، پیاوێکی جوتیارێکی نمونەیە لە زەیتون ناوی کاکێ منە، زەیتونێکی زۆر جوانی هەیە. جا ئێمە ساڵانە زەیتونی لێ دەکڕین، دواتر ئەو زەیتونە لە ناو وەڵی ئەمن ڕاستەکەی باشی لێ نازانم، لە ناو خوێ و نازانم چی لێ دەکەن، دوای 2 مانگ ئاو لێ گۆڕین و ئەوانە زەیتونەکە کە تاڵایی نەما ئەو جار دێن لە ئاوی دەکەن بۆی سوێراییشی نەمێنێ ئەو خوێی کە تێکراوە. دوای هەفتەیە کە لە ئاو کرا و سوێرایی نەما ئەو جار یەک شەو لە بەشی ئەوەی کە بەیانی دەیخۆی دەبێت ئەو شۆ سرکەی تێکەی ڕوبە هەناری تێکەی نەوەکو ئەگەر سەیری ئەو زەیتونە بکەیت ئەگەر 2 ڕۆژی کە تێیدا بێت زەیتونەکە چرس دەبێت، خراپ دەبێت، خراپ نابێت، چرس دەبێت. ئەها دیکۆری جوانی نییە، ینی بۆ منزەرە بۆ سەر سفرە و خوان بەس کێشەکەی ئەوەیە ئەنی جوان نامێنێت، دەنا بەتامتریش دەبێت. ئەی باشە بۆ ئەوەی دارەکانی هەنار خۆریان زۆر بەرنەکەوە یان کاریگەری زۆر بەرکەوتنی خۆر لەسەر هەنارەکە خراپی ئەکات بەرهەمەکەی ناشرین دەبێت. بە دڵنیاییەوە هەناری سەرکەڵ ئەوەی کە لە بەشی سەرێ دروست دەبێت هەنارەکەی وشکە، هەتاوەکو بێ بەشی خواردتر هەنارەکەی ئاودارترە. ئەو هەنارەی کە تقریبان 5 سانتیمێکی ماوە بگاتە سەر زەوی ئەو هەنارە لە هەمووی ئاودارترە و ئەگەر بکەوێتە سەر زەویش خراپ دەبێت. بۆیە وانی وا باشە هەنارەکە ئەو کەسێک کە وەستای هەڵپاچینە لە هەڵپاچیندا زیرەکە ئەو قەرار دەدا هەناری تو زۆربەی لە نزەوەیەوە نزیک بێت یان سەرکەڵ بێت. ئەگەر سەرکەڵ بێ بە دڵنیاییەوە خۆر لێدا وشک دەردەچێت و لاڕەش دەردەچێت. کاک بڕیار ئەو ئاوی هەنارە چۆن لە فێنی فێنەکەرا بمێنێتەوە خراپ نابێت؟ تەبەن ئەو ئاوی هەنارە کێشەکەی ئەوە زۆر ناخۆشە زوو تێک دەسێ بەڵێ بە دڵنیایی و بەتایبەت ئاوی هەنارە شیرنەکە زوو خراپ دەبێت و بەتایبەتیش ئەگەر بە دەستگای بکرێت بەو جیهازانە بکرێتە شەربەت. ئێمە ئەگەر هەر هەنارەکەمان داتەکاند و لە عەساڕەماندا ڕاستە و خۆ شەربەتەکەی دەخینە ناو مجەمیدا، یعنی ئەو کەسەی کە دێ شەربەتمان لێ دەکڕێ بەو شێوازە بە بەستراوی پێی دەدەین، یعنی کە ئەمن ئێستا لەوێەوە هێناومە وەکو دەبینی ڕێک بەستراوە ئەگەر ببێتەوە و بەفرەکەی تێدا نەمێنێ بە دڵنیاییەوە تا ئێوارە تێک دەچێت. باشە هەنێک کەس هەیە یاخود زۆرجار لە ماڵەوەش هەنارەکەمان دەرهێنا سەرمان کردووە خراپ بووە هۆ کارچێکە هەنار خراپ ئەبێت لە مجەمی تا کاڵێگری لە مجەمی دەدا هەنار ئاوی تێدا ئاوەکە دەبەسترێ و دەبێتە بەفر ینی مێکسەر خراپ دەبێت. نا بە شەربەتی بە شەربەتی خراپ بووە نابێت بە شەربەتی خراپ پێشتر بوو ئیلان دەبێت لیمۆنزی تێکراوێ لیمۆندۆزی چونکە ئەگەر لیمۆنزی تێکرێ هەم ڕوو بە هەنار هەم شەربەت لە 3 مانگ زیاتر ناخێنێت. زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک بڕێرمان دەرفەتمان نەماوە نازانم ئەگەر قسەی شتێکی دیکەت ما بێت ئاماژەی پێ بکەیت. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە وەڵام من هیچ شتێکم نییە زۆر سپاس کە لێرە دانیشتم ئێرە ینی شوێنێکی باش بووی ئێمە قسەکانی خۆمان بگەینی و شانازیە لە ستۆدیۆی پەیام کە کەناڵێکی محتەرەمە بەڕاستی کە لێرە دابنیشین شانازی دەکەین و زۆر سپاس هیچ قسەیەکمان نییە. زۆر سپاس بەڕێز کاک بڕیار سابێت جوتیاری نمونەی یەخوا بەخێر بێت. زۆر سپاس. دەست خۆش بێت.